پێشبینی لە نێوان ڕاستی و خەیاڵدا. هەندێک کەس هەن کە پێشبینی شتانێک دەکەن کە ڕوویان نەداوە. هەندێک جار ئەو پێشبینیانە بەڕاست دەگەڕێ بۆی هەیە ڕاستیش دەرنەچێ. بەڵام هەندێک کەس با پێشبینی و لێکدانەوەکانیان جیهانیان بە خۆیانەوە سەرقاڵ کردووە چونکە پێشبینیەکانیان وەک خۆی ڕووی داوە. هەندێک دەڵێن ئەوە تەنیا بۆ چوونیەکە چۆن بۆی هەیە ڕاست بێ لەوانەیە هەڵەش بێ. بەڵام ئەوەی سەیرە ئەو پێشبینیانە وەک خۆی ڕوویاندا. گرنگترین لێکدانەوەکانی نۆسەر ئادامۆسی فەڕەنسی بوون لە گرنگترین پێشبینیەکانی ڕووخانی دیواری بەرلین، پاشان لێکدانەوەی شیشایر کە گرنگترینیان پەیوەندی بە پاشا جەیمسی دووەمەوە هەبوو کە وتی لە دەسەڵات دوور دەخرێتەوە و نەفیش دەکرێت. هەروەها ئەستێرەناس ویلیام لەیلی پێش ئاگرەکەی لەندەن پێشبینی ڕوودانی کردبوو. نووسەری فەڕەنسی جاک گازۆت پێشبینی ئەوەی کردبوو کە لویسی شانزەیەم لە سێدارە دەدرێ. ئەوە بوو لە شۆڕشی فەڕەنسیدا لە سێدارە درا. زانای فەلەکناسی ئەمریکی جین دیکسۆن ئەوەی ڕاگەیاند کەوا دەتوانێت پێشبینی ڕووداوەکانی داهاتوو بکە. پێشبینی کوشتنی سەرۆکی ئەمریکا جۆن کەنەدی کردبوو. زۆر بە دروستی بەرواری کوشتنەکەشی دیاری کردبوو. ئەوەی سەیرە کاتێک ئەم پێشبینیەی کردبوو هێشتا جۆن کەنەدی نەببوو بە سەرۆکی ئەمریکا. هەروەها پاپا ڤانغامان بیر نەچێ کە ساڵ لە دوای ساڵ پێشبینیەکانی ڕاست دەردەچن. ئایا تۆ بڕوات بە خوێندنەوەی داهاتوو هەیە یان تەنیا پێشبینیەکە و بۆی هەیە ڕوو بدات یان ڕوو نەدات؟